لە بەرنامەی ئەمڕۆ گوتوێژێکمان هەیە لەگەڵ کاک محمودی محەممەدزادە ناسراو بە محمود سیسەری سەبارەت بە حزبی دیموکراتی کوردستان و مەسەلەی مذاکرە لەگەڵ جمهوری ئیسلامی. کاک محمودی محەممەدزادە بەخێر بن بۆ بەرنامەی ئەمڕۆی تلڤیزیۆنی پەرتەو. زۆر سپاس بۆ تۆ بۆ بینەرانی خۆشەویستیش. کاک محمود، خالیدی عەزیزی سکرتێری گشتی حزبی دیموکراتی کوردستان ئەم ماوانە زۆر پێداگرێت لەسەر وتوێژ لەگەڵ جمهوری ئیسلامی. بە نەزەری تۆ ئەم پێداگرن و تاکیدەی خالید عەزیزی بۆ مذاکرە لە تەک جمهوری ئیسلامیە دلیلەکەی چییە؟ لەبەر چی ئەو کارە ناکات؟ خالید عەزیزی ئەوەڵین جار نییە کە خالید عەزیزی پێداگرێت سەر مذاکرە لەگەڵ جمهوری ئیسلامی یا سازش لەگەڵ جمهوری ئیسلامی. لە 37 ساڵی ڕابردوودا حزب دموکرات کە ئێمە هەم زمانێکی زۆر لە کوردستانە بەیەکەوە بووین و هەمیشە دایم حزب دموکرات ئامادە بوو بۆ مذاکرە لەگەڵ جمهوری ئیسلامی. ئەوەی کە مذاکرە نەکراوە یان ئەگە مذاکرە کراوە جۆرێکیان مذاکرە ساز کردووە کە زەربە لە حزب دموکراتدا نەک مذاکرەیان لەگەڵ بکەن و سازشیان لەگەڵ بکەن. بەنابراین ئەو سیاسەتە ئێستا خالید عەزیزی گرتوویەتیە پێش ئیدامەی سیاسەتی قەدیمی حزب دموکراتەوە هەمیشە هەر ئاوا بووە بۆ بە قەولی خۆی دەڵێ ئێمە هیچ وەختێک سەرنەبوونی تەڵەب نەبووین و ئێمە شەرمان نەکردووە لەگەڵ جمهوری ئیسلامی. ڕازەکە قسەکەی دروستە ئەوەی کە وا دەڵێت، بەڵام حەقیقەت ئەوەی کە ئەوە سیاسەتی حزب دموکرات بۆ هەر لە سەرەتایی هاتنە سەرکاری جمهوری ئیسلامیەوە تا ئێستا کەوان ئامادە بوون بۆ مذاکرە، بەڵام جمهوری ئیسلامی بۆ کە جوابی وای نەداوە. بینەرانی تلڤیزیۆن ڕەنگە لەگەڵ بڕێک لە هەڵسوکەوتەکانی حزبی دموکرات لەگەڵ جمهوری ئیسلامی ئاشنا بن، بە تایبەت لەسەر مێزی مذاکرە سکرتێری یەکەمی حزبی دموکرات قاسم لۆ ترۆر کراوە، دواتر چەند ئەندامێکی تری حزبی دموکرات لەسەر مێزی مذاکرە یا لە نزیکی لەگەڵ جمهوری ئیسلامی ترۆر کران. بەڵام لەوانەیە هەندێک کەس پێیان وابێت کە ئەم سیاسەتی حزبی دموکرات نەقد کراوە و ئەوان سیاسەتی خۆیان بەرامبەر بە جمهوری ئیسلامی گۆڕاوە. تۆ نەزەرت چیە لەم بارەیەوە؟ لە واقعدا سیاسەتی حزب دموکرات بەرامبەری جمهوری ئیسلامیدا هیچ وەخت نەگۆڕاوە، چونکە تەواوی تۆگەر ئاگاد لێ بۆوان مەخفیشیان نەکردو. حزب دموکرات باشکرا لە هەموو ئینتخاباتەکانی ڕئیس جمهوریدا کە کراوە لە ئێراندا حزب دموکرات پێشقەدەم وەک خەڵکیانداوە چەند لە ئینتخاباتدا شرکەت بکات. یەکێک لە سیاسەتەکانی حزب دموکرات کە بەڕەوشەنی باسی کردووە و بەرحاڵ فعالیتی کردووە ئەوە بکە هیچ وەختێک حتا نە جمهوری ئیسلامی ڕەت کردوێتەوە نا ئینتخاباتەکانیش ڕەت کردوێتەوە، فعالیتی کردووە داوای کردووە کە خەڵک بچن نمایندەی خۆیان هەڵبژێرن. لە ئەسڵدا کە نمایندەی جمهوری ئیسلامی نمایندەی جمهوری ئیسلامیە، نمایندەی خەڵکی کوردستان یا خەڵکی کرێکار و زەحمەتکێش نەبووە. بەڵام ئێستا یەک سوالی تر هەیە، ئەویش حزبی دموکرات لە چەند ساڵی ڕابردووە بووەتە بە دوو بەشەوە و ئەم باسێک کە ئێستا ئێمڕۆ لەگەڵ تۆ هەمانە سەبارەت بە حزبی دموکراتی کوردستان باڵی خالیدی عەزیزیە. لەوانەیە بەشێکی تری حزبی دموکرات بەشی مستەفا هیجری هاونەزەر یا هاودەنگ نەبن لە سیاسەتە لەگەڵ ئەو بەشەیە. ئایا بە نەزەری تۆ ئەمە وایە؟ ئەوەی ئێستا من لە بەحسەکانی ئەو بەشەی دیکە و شاخەی دیکە حزبی دموکراتدا گوێم لێ بووە کە سکرتێری ئەو حزبەی دیکە و بەشەی دیکان کە باسی کردە و دەڵێ ئەو بەوە گەیشتووە لە قسەکانی ئاخیردا کە دوای 37 ساڵ یا 36 ساڵ جمهوری ئیسلامی لە ئێران ئەو بەوە گەیشتووە کە جمهوری ئیسلامی ئیسلاح پەزیر نییە و قابلی ئیسلاح نییە و ئیسلاح نابێ. ئەو قسەی ئاخرین قسەی ئەوە بۆ دەناتە ئەو وەختای یەک سیاسەتیان بەڕێوە بردووە. بەڵام خودی خالید عەزیزی بە تەنیا نە هەر حزب دموکرات جەمعی کەش بوون ناسیۆنالیزمی کورد، ئەحزابەکانی ناسیۆنالیستی کورد لە کوردستاندا جا لە دەورەیەکدا کە خاتەمی هاتە سەرکار زۆر پشتیان بە خاتەمی بەس بوو کەەوە خاتەمی هاتۆتە پێشەوە و بەرحاڵ فەزای ئێران فەزای کوردستان باز دەبێ و ڕێگای مذاکرە دەکرێتەوە. بە دوای ئەوەدا کە مۆفەق نەبوون خاتەمی هەر نمایندەی جمهوری ئیسلامی و هەر سیاسەتی جمهوری ئیسلامی بەڕێوە دەبرد، مەسەلەی ئەمریکا بوو کە هاتە دەگۆڕەوە کە حزب دموکرات و باقی دیکەی ناسیۆنالیستەکان پشتیان بۆ بەس کە ئەمریکا دێت و واردی مەیدان دەبێت و بەرحاڵ ئێرانیش وەکو عێراق لێ دێ و ئەوان بگەڕێنەوە بە نانونەوەگەن کە ئەو دیدیاشیان شکستی خواردەوە ئەمریکا وەکو ئێستا دەیبینین کە ئەوەی بۆ نەکراو ئەوەی نەکرد. بەرحاڵ ئەوە لە نائومیدی و لە بۆمبەستی خالید عەزیزیەکە بەوەی گەیشتووە کە دەڵێ هیچ ڕێگایەکی دیکە نییە بەغێر مذاکرە لەگەڵ جمهوری ئیسلامی دەنای شتێکی دیکەی تێدانی. باشە با لە سەرێکی ترەوە سەیری مەسەلەکەکەینەوەیش عەکسەڵعەمەڵیە پێداچوونەوەی جمهوری ئیسلامیە بەرامبەر بە مذاکرە خوازی حزبی دموکرات.
جارێکی تر بۆ ئاگاداری بینەرانی تلێزێن حزبی دیموکرات لەگەڵ جمهوری مزاکرەی کردووە و زۆر جار جمهوری ئیسلامی کۆڵی بە حزبی دیموکرات نەداوە. ئێستا لەم دەورەیە ئایا جمهوری ئیسلامی نسبەت بە مزاکرە خوازی حزبی دیموکرات یەکی ڕۆشنی هەیە یا عەکسالعەمەڵێکی بەرچاوی بووە؟ جمهوری ئیسلامی هیچ وەخت هیچ دیدێکی ڕەوشەنی بە مزاکرە نەبوو لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی، باز جملە دەگەڵ حتا بە ئۆپۆزیسیۆنی خۆی هەتا بەشێک لە جمهوری ئیسلامی ئەو موسەوی و کەڕووبیوانە گەلە بیرت بێ اختلافیان خۆرە سەر جمهوری ئیسلامی نییە بمێنیان نەمێنێ، سیاسەتەکانیان بڕێک فەرق دەکات، هەتا ڕەحمی بۆوانش نەکردووە هەتا دەگا بە حیزبی دموکرات و ئۆپۆزیسیۆنێکی کە مدەتا مبارزەی مسلحانەی کردووە و جارجار کشاوتەوە ئەو حزب دموکراتی و تەوری کل جمهوری ئیسلامی منعەلی ئیعلام کردووە. بەرحاڵ خالید عەزیزی کە ئێستا ئەوە دەڵێ خۆشی هەرەوە دەڵێمە لە بەحسەکانی خۆیدا دەڵێ حتا ئەگەیمە عەزابەکانی کوردستان بچین دەیەکیش بگرینەوە دەیەکەشمان بۆ بەڕەوە ناچێت، دەیەکەشمان بۆ ناپارێزرێت، ئەگەر وا هیچ ڕێگایەکی دیکەمان نەماوە بە تەوری کولی بۆمبەستە واقعەن بۆمبەستی سیاسیەکە پێیگەیشت. ئایا بە نظری تۆ ئەم سیاسەتی حزبی دیموکرات جیاوازە لە سیاسەتی کولی ناسیۆنالیزمی کورد لە ناوچەکەیە کە پێی وایە دەورانی ئەوەی کە خۆی بکات بە هێزی سەرەکی و قودرەت ڕاستەخۆ لە دەستی خۆیان بگرێ لەگەڵ ئەو دەورانەیە کە هاوبەش بێ لەگەڵ قودرەت لەگەڵ دەوڵەتی مەرکەزیە؟ ئایا ئەم گۆڕانکاری سیاسیە بە تایبەت بە حزبی دیموکراتە یا ئەحزابی تری ناوچەکەیە؟ بۆ نمونە بەشێک لە ناسیۆنالیزمی کورد لە کوردستانی تورکیا بەشێکی زۆری وەکو حزبی هەپەدا پێی وایە کە باشتر وایە بە جێگەی ئەوەی کە لەگەڵ دەوڵەتی تورکیا بە شەڕ بێت و ئەسڵحە بەدەست بگرێ باشتر وایە بڕات مزاکرەکە لەگەڵ نوێنەری بێ لە پارلەمانەوە لە ڕێگەی سیاسیەوە خەباتی خۆی ئێدامە بدا. ئایا ئەم مەسەلە تایبەتە بە حزبی دیموکرات یا ئەتوانین بڵێن بەشێکی سیاسەتی ناسیۆنالیزمی کوردە؟ واقعیت ئەوەی نیشانداوە کە هیچ وەختێک خەڵکی کورد خۆهار نەبووە چەک دەشانی کە و بڕوات شەڕکە لەگەڵ دەوڵەتەکانی دەوڵەتە مەرکەزیەکانی وەکو دەوڵەتی عێراق وەکو دەوڵەتی تورکیا وەکو دەوڵەتی ئێران، بەڵام ئەو سازشەی کە ئەو ئەحزابی ناسیۆنالیستی ویستویانە بیکەن لەگەڵ دەوڵەتەکان ئەو ئەهەمیەتەی بۆ دانەناون هەتا ئاخیرەن کە بۆ خودی جمهوری ئیسلامی کە لە هەمویان لە پێش هەمویانەوە هیچ ئەهەمیەتێکی نەداوە بۆ شعارانەی حزب دموکرات کە بڵێت مزاکرە دەکەین ئێمە لە مزاکرەدا بۆ بگەین و بە تەوری کولی کە چاویش لێ بکەی ناسیۆنالیزمی کورد هەمیشە خۆش خەیاڵ بۆ بۆی کە لە دەرەوە شتێک بێ بۆی بکرێتەوە وەکو مەسەلەن ئەمریکا دەستا دەوڵەتی عێراقی ڕوخاندووە و ئەحزابی ناسیۆنالیستی کورد نەخشەی ناوچەکە دەگۆڕێت، بەڵام واقعەن ئەوەی کە سەدام حوسێن خۆ ڕۆیشتووە ئەوە کورد نەتەنیا لە کوردستانی عێراق حاکمیت دەکا و دەوڵەتی هەتا ڕئیس جمهوری عێراقیش کورد بوو، ئێستاش بە دوای نەخۆش کەوتنی جەلال تاڵەبانی ئێستا دکتۆر فواد مەحسووم ڕئیس جمهوری عێراقیشە کولی عێراق، بەڵام واقعەن هیچ تەغییرێک لە ژیانی خەڵک هیچ ئازادیەک بۆ خەڵکی کرێکار زەحمەتکێش هاتوۆتە پێشێ لە نەتیجەدا ئەگەر چاوی لێ بکەین ئێمە ئەو ڕەوتەی کە هاتووە لە ئێرەکاندا و ئاوەتەکانی ناسیۆنالیزم بە هاتوۆتە گۆڕە لە عێراق حداقل لە کوردستانی عێراق ئێستا بخوان بەشێکن لە دەسەڵات کوردستان کە هیچ هەموو بەدەستخوانە حتا لە خودی عێراقیش بەشێکن لە دەسەڵات، بەڵام چ خێر و بەرەکەتێکی بۆ خەڵکی کرێکار زەحمەت کێش تێدا. کاک محمود پرسیارێکی تر هەیە ئەویش ئەوەیە کە خالیدی عەزیزی باس لەوە کە حیزبی دیموکرات سەرنگونی خواز نییە نەبووە و ئێستاش نییە، بەڵام لە لایەکی تریشەوە ئەبینین کە مێژوویەکیان لە خەبات و قارەمانی بۆ خۆیان دروستکردووە و پیشانی خەڵکییان. بە نەزەری تۆ ئایا چەند ڕاستە؟ ئایا ئەو مێژووی قارەمانی و شەڕی حیزبی دیموکرات ڕاستە لەگەڵ جمهوری ئیسلامی یا ئەوەی کە ئێستامان ئاشتی خوازن و خەبات ناکەن خەباتی چەکدارانە ناکەن؟ ئەو قسەی خالید عەزیزی لە هەموو بەشەکانی کەی دروستترە ڕاست دەکات، چونکە لە سەرەتای هاتنەوەی دوای ساڵی 57 کە ڕژیمی شا دەڕوخێت و جمهوری ئیسلامی دێتەوە حزب دموکرات هاتەوە بەسەر دنیایکی دیکەدا کەوت واقعەن بێخەبەر بوو لە وەزعەتی ئێران و لە وەزعەتی کوردستانیش. هەر لەو وەختەوە لە ڕۆژەکانی ئەوان حزب دموکرات حاضر بوو بۆ سازان لەگەڵ جمهوری ئیسلامی، مەسەرەن بۆ نمونە هەیەتی نمایندگی خەڵکی کورد تەشکیل بوو ئەو زەمانەی
هەیەتی نمایندگی خەڵکی کورد پێک هاتبوو لە حیزب دموکرات و مامۆستاشی عەزەدین حوسێنی و کۆمەڵە و هەتا بەشێکی لە چریکەکانی تێدا بوو لەو چوار جەریانەوە کە هەیەتی نمایندگی تەشکیل ببوو. هەتا جمهوری ئیسلامی توانی اختلاف بخاتە ناو خودی هەیەتی نمایندگی خەڵکی کوردەوە. مادەی 28 مادە تاینکرا لەلایەن هەیەتی نمایندگیەوە کە دیان بە زۆری خودی حیزب دموکرات کە دیانە 8 مادە لە 8 مادەکە دووبارە حیزب دموکرات خودی شخصی دکتۆر قاسملو بە تەنیا جارێکی دیکە چۆ بۆ مزاکرە لەگەڵ جمهوری ئیسلامی لەسەر 8 مادەیەکەش جمهوری ئیسلامی تازە خۆی نەجات دادەنا احتیمالی ئەوەی بۆ هەر ئەو وەختە لە بینی بەرن. لە نەتیجەدا لەسەر ئەو سازشکاری حیزب دموکرات کە هەمیشەمەتەوە هەم بۆ بە جمهوری ئیسلامی خود ڕاهبەری حیزب دموکرات دکتۆر قاسملو لە جەریانی مزاکرە و کە هیچ کەس نەزانێت خود حیزبەکەی خۆشیان بۆ حیزبەکەی خۆشیانی دروست ڕۆشن نەکرد بۆ چ مزاکرەیەک دەکات چه خاستێکی هەیە بۆ خەڵکی کورد لە جەریانی مزاکرەدا ئەو ترۆریان کرد جمهوری ئیسلامی. بەڵام لە لایەکی ترۆ یعنی ئەمە حاشای لێ ناکرێت کە حیزبی دیموکراتی کوردستان یا حتا ئەو بەشەی خالدی عەزیزی زمانێکە لەگەڵ بەشەکەی تری حیزبی دیموکراتە بەیەکەوە هاوخەبات بوون خەباتی چەکدارانەیان کردووە. ئایا ئەم مێژووە ئەسڕێتەوە؟ ئایا ئەمانە هیچ کات دژی بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی خەباتیان نەکردووە چەکدارانە؟ یەک ئەوەڵین قسەی کە من دەیویستم ئەو خودی مستەفای هیجری تازە باسی دەکات دەڵای جمهوری ئیسلامی ئێمە ئەوش هەروە دەڵێت دروزەویژێک لە ڕاهبەرانی حیزب دموکراتێکی دەڵێ ئێمە لە دوای 30 و ئەوەندە ساڵە کە مبارزەمان کردووە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێستاش ئێمە هیچ وەخت شەرخواز نەبووین کەوا بووە ئێستاش پێمان ئیدی ئێستا بەوە گەیشتوین کە ئیتی جمهوری ئیسلامی قابل ئیسلاح نییە ئیسلاح پەزیر نییە جمهوری ئیسلامی دەبێت سەرنگون بکرێت ئەوە ئەوڵین جارە بەسەر حیزب دموکرات و سیاسەتی حیزب دموکراتدا مەسەلەی سەرنگونی جمهوری ئیسلامی مەطرح دەبێت هیچ وەخت مەطرح نەبووە هەمیشە و دایم خۆشببینی حیزب دموکرات بووە هەتا نەک ڕسمەن هەتا ئێستا ڕسمەن لەلایەن جمهوری ئیسلامیەوە هیچ وەختێک ناگوتووە وەرە مزاکرە بکەن لە هەر جێگایەکەوە کە فەرمەندەی سپای پاسدارانێک یا کۆنە جاندارمێکی جمهوری ئیسلامی هات بەداوای لەکردبن ئەوان خۆشببین بوون و حاضر بوون بۆ ئەوەی مەبارزەی کە کردویانە واقعەن مەبارزەکە لەوەی نەبووە کە ئەوان مەبارزە بکەن و بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی بێت هەمووی بۆ ئەوە بووە کە جمهوری ئیسلامی ئامادە بێت پلەپایەکیان پێ بدات لە کوردستاندا ئەویشی پێ نەداون و بەرحاڵ ئەوەی نەتیجەکەی دیمانار ئەوە بووە. کاک مەحموود وەکو پرسیاری دوایی بەرنامەکەمان لەلایەکەوە حیزبی دیموکرات بە ئاشکرا ئەڵێ کە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی خەبات ناکا و لە لایەکی تریشەوە تەوهمێکی ناسیۆنالیستی لە جامعەی کوردستانە دروست کردووە خەڵکی کرێکار و زەحمەتکێش لەوانەیە نسبەت بە حیزبی دیموکرات خۆشببینی و خۆشباوەڕێکیان بێت کە نەتیجە مزاکرەکانی بگا بە نەتیجە ببێ بە بەشێک لە دەسەڵات بەڵام زۆربەی خەڵکی زەحمەتکێش خەڵکی کرێکار و زەحمەتکێشی جامعەی کوردستان لەگەڵ ئەم ئوفقە و بۆ چوونەی حیزبی دیموکراتە خۆیان نابینەوە. بانگەوازی تۆ بۆ خەڵکی کوردستان چییە و چۆن ئەتوانین لە سیاسەتی ناسیۆنالیزمی کورد کە بە نەتیجەیەکی ڕۆشن تا ئێستا نەگەیشتووە خۆمان دوور بخەینەوە؟ ڕاستەکەی بانگاوازی من بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش بۆ خەڵکی کوردستان ئەوەیە کە خەڵکی کوردستان من پێما زۆر ڕۆشن بینن و بە تایبەت دەلیلی ئەسڕیش کە ئێمە بگەڕێینەوە بۆ مەسەلەی کوردستانی عێراق و خەڵکی کوردی عێراق بە خاستەکانی ئاحزابی ناسیۆنالیستی گەیشتوون ئەوان لەرە و پلۆپایان دەویست ئەگەر چاو لێ بکەی ئێستا زیندگی ئێستای خەڵکی کوردستانی عێراق لەگەڵ ئەو زمانەی کە دەوڵەتێکی دیکە لە سەرکار بوو دەوڵەتێکی دیکتاتۆری وەکو سەدام حوسێنی لە سەرکار بووە ئێستا وەزعی زیندگی خەڵک ئەو دەمی باشتر بوو لە ئێستا. من فەراخانم بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئەوەیە کە ئەسڵان تەوەجوه هیچ جمهوری ئیسلامی کە ئەوە 37 ساڵە تەجربەیان کردو بۆ خۆیان تەجربەیان لە دەستیدا جمهوری ئیسلامی قابل ئیسلاح نییە دۆستی خەڵکی کرێکار و زەحمەتکێش نییە ئازادی ڕەهاب نەکردووە نەتەنها بۆ ئۆپۆزیسیۆنێک کە مخالفەتی لەگەڵ کردووە ئازادی بۆ نیروەکانی خۆشی بۆ بەشێک لە خۆی کە جنبشی سەوزە و بە قەولی ئەسلاح تەڵەب و جنبشی سەوزە ئەوانە بووە بۆ ئەوانەش نەبووە و خەڵکی کوردستان خەڵکی کرێکار و زەحمەتکێش نابێەوە دواتەوە هەمی خالیل حەزیزی یا ناسیۆنالیزمی کورد بکەوێت بە غەیرە چاری خەڵکی کوردستان خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئەوەیە کە جمهوری ئیسلامی سەرنگون ببێ
ئەوجا لە فەزایەکی ئازاددا خەڵکی کوردستان و خەڵکی کرێکار و زەحمەت چێشدا هەسێتەوە دەنا جمهوری ئیسلامی هیچ وەختێک و هیچ زمانێک هەر ئەوەیە کە هەیە و ناگۆڕێت. کاک محمودی محەممەدزادە کاک محمودی سیستەری جارێکی تر دەستخۆشیتان لێکم بە خێراتنتان لێکم بۆ بەرنامەی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی پەرتە و هیوادارم لە بەرنامەکانی تری بەرنامەی کوردی تەلەڤیزیۆنی پەرتەوە لەگەڵمان نابن.